سەرۆکی ئەمریکا ڕاگەهاندیە ji planên xwe yên ji bo valakirin û veguhestina Filistîniyan ji Kerta Xeza paş ve vernagire. Şahê Urdunê jî dibêje, pêwîst e Amerîka bizane ku welatê wî û welatên dinyê Erebî plan û bernameyê xwe yê ji bo paşeroja Xezayê hene. Li Washingtonê Donald Trump serokê Amerîka û Şah Abdullah Şahê Urdunê civiyan. Her du aliyan behsa çend mijaran kirin, yê herî giring peywendiyên her du aliyan pirsa paşeroja Kerta Xeza. Derbarê peywendiyên di navbera wan de serokê Amerîka dibêje, gelek spas ev cihê şanaziyê ye ku Şah Abdullah li gel me ye. Ew demeke dirêja hevalê min e heta beriya ku cara yekem ez bibim serok peywendiyeke xurt di navbera me de heye. Ev gotinên Donald Trump e. Şah Abdullah Şahê Urdunê jî derbarê peywendiyê xwe lê gel Donald Trump dibêje, gelek spas ji bo vê pêşwaziyê, ez bawer dikim wek piştgiriyekê ji gotina te re weke te got peywendiyeke taybet di navbera welatên me û me her dukan heye ku peywendî li ser bingeha bawerî û dostaniyê ye. Derbarê mijara din ew jî pirsa Xeza û plana wan ji bo veguhestina neşecihên Kerta Xezayê Donald Trump dibêje, ev tiştekî giran û aloz nîne. Eger Amerîka kontrola wê navçeyê bi awayekî dadmend bike, wê demê ji bo cara yekem aramî berê xwe dide rojhelata navîn. Şahê Urdunê jî bi rasterast gotinên Donald Trump red nekirin, lê got ez bawer dikim ku pêwîst e ji bîr nekin Misr û welatên dinyê Erebî planê xwe ji bo paşeroja Xeza hene. Diyarkur de nûçekhanê Rûdawê li Washingtonê derbarê vê civîna di navbera Şahê Urdunê û serokê Amerîka zanyarî hene. بەڵێ ئەمڕۆکە لێرە لە پشتیمنەوە دۆناڵد ترامپ پێشوازی لە شاه عەبدوڵڵا شای ئوردن کرد و کوڕەکەشی لەگەڵدا بوو جێنشینی شای ئوردن و لە ئۆڤال ئۆفیس کۆبوونەوەیان کرد کۆبوونەوەکەی نێوان شاه عەبدوڵڵا و دۆناڵد ترامپ کۆبوونەوەیەکی داخراو بوو و کۆنفرانس ڕۆژنامەوانی هەبوو پێشتر بەڵام ئەمڕۆکە هیچ کۆنفرانسی ڕۆژنامەوانیشیان ئەنجام نەدا لەگەڵ شای ئوردن و زیاتر کۆبوونەوەیەکی داخراو لە ژووری ئۆڤال ئۆفیس بوو. ئەمە پرسێک ئەو پرسێک کە وای کرد کۆبوونە داخراوی کۆمەڵک پرسی هەستیار و گرینکەن کە لە کۆبوونەوەکە باس کرد بە تایبەتی کە ناکۆچی هەیە لە نێوان ئەمریکا و ئوردن لەگەڵ وڵاتانی عەرەبی. خۆتان نەزان دۆناڵد ترامپ پێشنیازی خستۆتە ڕوو کە دەیەوێت هەموو خەڵکانەی لە غەزن لەلایەن ئوردن و میسرەوە وەربگیرێن، بەڵام تاوەکو ئێستا ئەوەی کە ڕووکەشان یاخۆ بڵێن وەزیری دەرەوەی ئوردن گوتێتی وەزیری دەرەوەی مصرش گوتێتی ئەوان ڕازنین بۆ پێشنیازی دۆناڵد ترامپ و وهاتون لێرە گفتوگۆ لەگە دۆناڵد ترامپ بکەن و دۆناڵد ترامپیش سوورە لەسەر داواکارەکەی خۆی. ئەنەوێت خاڵە چاوبەش دۆستنەوە کە هەم بەدڵی دۆناڵد ترامپ بێت هەم بەدڵی وڵاتانی عەرەبی بێت، بەڵام وڵاتانی عەرەبی نایەنێت خەڵکی غەزە شوێنەکانی خۆیان چۆڵ بکەن. ئەمە لە کاتێکیشدایە کە دۆناڵد ترامپ دێدلاین یاخۆ بڵێن دوکاتێکی بۆ ئاگربەستی غەزەش داناوە. ئەگەر تاوەکو ڕۆژی شەممە بارمتەکان ئازاد نەکرێن دۆناڵد ترامپ بەڵێ من داوا لە ئیسرائیلەکەم بڕیاری ساڵە، بەڵام داوا لە ئیسرائیلەکەم کۆتایی بە ئاگربەستەکە بێنن. ئاگەر بێت و ئاگربەستەکە کۆتایی پێبێت ئەچنە نێو قۆناغی دووەمی ئاگربەستەکە کە نۆشەنکردنەوەی کەرتی خەزەیە، ئایا حەماس بۆ داواکاری ڕازیە بێتیانە. ئەمەش خۆی وای کردووە کە کۆمەڵێک پرسی دیکە بۆژێنرێت لەسەرەمە. بۆیە کۆبوونەوەکەی نێوان شاه عەبدوڵڵا و دۆناڵد ترامپ بەشی زۆری لەو تراتسیەوەدا بۆ لە ئۆڤال ئۆفیس و بێزگە لەمەی مە چاوەڕێیەکەین کە لە هەفتەی داهاتوو سەرۆکی مصریش بێت لێرە لەگەڵ دۆناڵد ترامپ کۆب بێتەوە کە ئەمەش بەشی زۆری لەسەر کەرتی غەزە و باس لە پرسی غەزە ئەکرێت و دەیانەوێت لەگەڵ ئیدارەی ئەمریکا بگەنە ڕێکەوتنێک بۆی بتوانن ئەم کێشانە چارەسەر بکەن بتوان بگەنە قۆناغی دووەم. ئەمە پرسێکە وێمە لە بیرمان نەچێت دوو ڕۆژ بەر لە ئێستا وەزیری دەرەوەی مصریش لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا کۆبووەوە و بەرپرسانی مصر وەزیری دەرەوەی مصر گوتێتی ئەمە داواکاریەکەی دۆناڵد ترامپمان ڕەت کردوتەوە و ڕازنین بۆ داواکاریە. ئێستا لەسەر خاڵشتکە گفتوگۆ بکەن کە بەشی چمپیان وایە جۆرێک لە تێگەشتن هەیە کە هەندێک وڵاتی عەرەبی لە قۆناغێکی کە هێزەکانی خۆیان بنێرنە کەرتی غەزە وەکو سعودی و ئوردن و مصر ئەوان ئیدارەی ئاسایشی کەرتی غەزە بدەن تاوەکو دڵنیابنەوە لەوەی حەماس لەوێ نامێنێت دەست بە نۆژانکردنەوەی غەزە بکرێت و دوجار ئەگەر بێت و خەزەکان لەوێ بمێنەوە دەسەڵاتدارەتی فەڵەستین حکمی کەرتی غەزە بکات و هیچ شتێک لە شێردەسەڵاتی حەماس نامێنێتەوە. ئەمە شەگەرێتەوە سەر ئەو گفتوگویانەی کە لێرە لە واشنگتن نەکرێت، ئەو گفتوگویانەی کە لە سەردانەکەی مارکۆ ڕۆبیۆ بە ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەکرێت. گفتوگۆی زۆر هەیە لە نێوان بەرپرسانی ئەمریکی و بەرپرسانی وڵاتانی ناوچەکە بەرپرسانی وڵاتانی عەرەبی و بێگومان لەگەڵ ئیسرائیل، بەڵام تاواکو ئێستا سیغەتێک یاخۆ بڵێن ئالەتێک نییە کە قۆناغی دووەمی ئاگربەستی غەزە چۆنە بێت و ئایا حەماس بە داواکارێکی دۆناڵد ترامپ ڕازیە بێت ڕۆژی شەمە بارمتەکان ئازادەکات یاننا. ئیسرائیل تاوەکو چەند لەگەڵ ئەمانسێتە پێشەوە
وەکو شاری وڵاتانی عربی لەسەر دۆناڵد ترامپ وەکو شاری کۆمەڵگەی نێودەوڵەتی نێتۆگرتوەکان لەسەر دۆناڵد ترامپ چیە بێت کە کۆتایی بە ئەو ئاگربەستە نەهێنرێت تەنانەت ئەگەر حماسیش ڕازی نەبوو ئەمانە هەموو ئەو پرسیارانە کە لە واشنگتن کرێت ئێمە چاومان لەسەر دیدار و کۆبنەوەکانی دۆناڵد ترامپ لەگەڵ بەرپرسانی وڵاتانی ناوچەکە بێت بێگومان دۆناڵد ترامپ گوتی لەگەڵ سەرۆکوەزیرانی ئیسرائیلش بە تەلەفۆن قساکە لەسەر ئەم پرسە و بەرپرسانی عربی لەلایەن مارکۆ ڕۆبیۆ بینرێت وەکو سعودیە و هەروەها ئوردن و قەتەر و وڵاتانی دیکەش ئەمانە ئەو پرسانە بن کە گفتوگۆی زۆر لەسەرەکرێت بەڵام تاوەکو ئێستا ڕوونی دۆناڵد ترامپ لە پێشنیازەکەی خۆی پاشگەسە بێتەوە یان ئەگەر پاشگەس نەبێتەوە بەدیلی ئەمە چیە وڵاتانی عربی چۆن نەتوان قەنەعەت بە دۆناڵد ترامپ بکەن وازڵم پێشنیازێ بێنێت و وەک شارێکی زۆریشیان لەسەر نەکات بە تایبەتی لەم دوایە کە هەڕەشەی بڕینی هاوکاریە سەربازیەکانی بۆ مصر و بۆ ئوردن کردبووە کە بە پێشنیازەکە ڕاستی نەبن دۆناڵد ترامپ وتی شای ئوردن پیاوێکی مەزنە بەڵام وابزانین تاوەکو چەند بە داواکاریەکانی دۆناڵد ترامپ ڕازیە بێت.